کتێبی تەکنیکەکانی نواندن لە شانۆ و سینەمادا لە نووسینی نورەدین ئۆستوارە لەلایەن هونەرمەند پێشڕۆ حوسێنەوە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی. شایانی باسا هونەرمەند پێشڕۆ حوسێن چەندین کتێبی دەربارەی نواندن و تەکنیکەکانی وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی بۆ ئەکتەران و فێرخوازان. هونەرمەند پێشڕۆ حوسێن ڕاستەوخۆ لە ستۆدیۆکان لەگەڵمان ئامادەی و گفتوگۆی زیاترەکەین دەربارەی وەرگێڕان و ئەم کتێبە بە نرخەی کە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی. مامۆستاگیان سڵاو لەبێ بەخێر بێت. سڵاو لە تۆ خات سپاس بۆ ئامادەبوون. بژی سپاس. وەک ئەزانین لەم ساڵانەی دواییە چەندین کتێبە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی کە باس لە تەکنیکەکانی نواندنەکات. چ بۆ ئەو کەسانەی کە فێرخوازن یان فێرکارن یان بۆ ئەو کەسانەی کە ئاواتیانە یان حەزیان لە نواندن هەیە. ئامانجلی چییە؟ لە ڕاستیە کتێبانی کە بۆ شانۆ تەرجەمەم کردوون حکایەتەکەیت بۆ باس بکەم لە دەستگای سەردەمەوە دەست پێکا لە وەرگێڕانی کتێبێکەوە بە ناوی هێماگەرێتی لە ئەدەبی نمایشیە. ئەم کتێبە لە نەوەتەکانە کارم تیا کرد و سەردەم چاپی کرد و بەرجی دووەمی خەریکی کارکردنم تایە. بەشێکی تر لەو پرۆژانەش ئەو پرۆژانەی وەرگێڕانی کۆبەرهەمەکانی سانسلاوسکین کە بەرجی یەکەم و دووەمی بڵاو بۆتەوە لەگەڵ دەستگای عەزیز و خۆشەویستی غەزەلنووس و بەرجی سێمی ئێستا سەرقاڵی وەرگێڕانیم و ئەو کتێبەشان کە ئەمڕۆ بەتەمان قسەی لەسەر بکەین تەکنیکەکانی نواندن لە دنیای شانۆ و سینەمایە ئەوە ژەر سەردەم کردوویەتی تەمان نوسخەی نەماوە لە بازاڕەوە ڕەنگە چاپی دووەم بکرێتەوە. کتێبێکی تر بە ناوی مێژووی شانۆ کە ویش چاپی دووەمیەتی و هەر دەستگای سەردەم چاپیەکاتەوە کە تایبەتە بە مێژووی شانۆ لە نووسینی ڤێڵدۆرانتەوە و لەم ماوەیە کێتە بازاڕەوە. ئەوەی ڕاستی بێ مەبەستیا ئەمانج لە تەرجەمەکردن وەرگێڕانی ئەو دنیای کە تایبەتە بە هونەری نواندن لەوەیەت کە ئێمە وەکو کورد سەرچاوەمان لەو بارەیەوە زۆر دەگمەن و کەمە و ئەگەر بیرت بێت لە سەردەمی تەلەبیاتی ئێمە و کاتی کە پەیمانگای هونەر جوانەکان بە عەرەبی خوێن سەرچاوەکان زیاتر عەرەبی بوون و زمانی فارسیش زمانێکە کە پێم وایە بێت بەپێی تەقریرە نێودەوڵەتیەکان لە پێش عەرەبەکانی شەوەیە بۆ تەرجەمە بۆیە پێم وایە بێت وەرگێڕانی بەتایبەتی لە زمانی فارسیە و ئەدەبیاتە یا ئەو تەکنیکەکانی نواندن یا و تێزانی لەسەر نواندنن بۆ واگەڕێتەوە کە ئێمە ئەکتەری ئێمە بە تەنها حتا ئەوانەشی کە لە پەیمانگاکان یا دەستگا ئاکادیمیەکان پەروەرداکرێن بە تەنها پشت بە بەهرا بەستەوە پێی وایە کە بەهرا توانێت یارمەتیدەری بێت لە هەموو کاتەکانە بتوانێت نواندنێکی گونجاو پێشکەش بکات. مامۆستاوەیەکێک بوو لە پرسیارەکانم ئایا ئەکتەر پێویستە پشت بە بەهرە ببەستێ یان تەکنیکی تر هەیە؟ نەخێر خۆی ئەم تەرجەمانە لەو مەبەستەوە سەرچاوی گرتووە کە ئێمە وەکو ئەکتەر جگەلەوەی کا بێ سروشێکە بێت جگەلەوەی کا بێت من پێم وایە ینی ئەکتەر بێ بەهرە ناتوانێت هیچ دەستگایەک هیچ پەیمانگایەک ناتوانێت ئەکتەر دروستکە بێ خۆی بەهرەیەکی هەبێ بەڵام لەگەڵەوەشە ئەبێ خوێنەواری هەبێ لەسەر ئەو پیشەیە کە پێشکەشێک هەرچەنە بەداخەوە من پێم وایە بە پێ و ئامارانی دەستگاکانی چاپ بووە منیش خۆشم لەو باوەڕیان سەوسەن خانکە ئێستا نەخوێنەوارترین نەوە هونەرمەندەکەن ینی لەسەر هونەرەکەی خۆیان ناتوانن نیم ساعت قسە بکەن خوێنەواریان لەسەر هونەرەکەی خۆیان لەسەر پیشەکەی خۆیان نییە و تەنها پشتیان بە بەهرە بەستووە کە پێم وابێت لە ئیشێک دوو ئیشا بەهرە ڕەنگی یارمەتی دەرت بێ باش دەربکەوی یا بتوانی نواندنێکی گونجاو بکەی بەڵام دوجار خوێنەواری بۆ ئەکتەر یەکێکە لە هەرە ئەساسیاتەکان و بناغەکانی سەرکەوتنی. بەڵێ مامۆستاگیان وەگەزانین ئێمە کەم تا زۆر ئەکتەرانی ئێمە لە شانۆ ئەڕۆینە ناو سینەماوە. جەنابی شەیەکێکی لەوانەی کە پێشتر چەندین کاری شانۆی و سینەماییشە کردووە. ئەم تەجروبەیە بۆ تۆ چۆنە؟ هەر خۆی لەبەر ئەوەی لە دنیا شاوایە ینی لەبەرەوەی هونەری شانۆ و هونەرێکی کۆنترە لە هونەری سینەما و سینەما لە ژێر سێبەری شانۆیە لەدایکە بێ بۆیە ئەوانەی کە لە دنیا شاتونەتە ناو سینەماوەیە کەم جار شانۆکارەکان بوون و تا ئێستاژ شانۆکارە بەناوبانگەکان لە دنیا بەتایبەتی مەسەلەن لە ئەمریکا دینی ڕۆڵ پاچینۆمانە ئەوانە هەر لە دنیای خوێندنی سلادلەر و لە دنیای شانۆوە هاتوونەتە ناو دنیای سینەما. بەنسبەت منەوە من تەجروبەیەکی تا بڵی
ئاستەم و قرس بوو بۆ شانۆکارەکان فەرقی هەیە لەگەڵ ئەو کەسانی کە شانۆیان نەکردو ڕاستە خۆ لە سینەماوە دەست پێکەن لەبەروی دنیای شانۆ تۆ خۆ دەزانی دنیایکی قوڵترە ئەکتەر بۆ ڕۆشتە ناو کارکتەرەکەی پێویستی بە ماوەیەکی زۆری تەمرین و ڕاهێنان هەیە بۆ ئەوەی لە ساتی وتنی حقیقەتا کە کاتی نمایشە بتوانێ واقعی بێ بەڵام کامێرە زیاتر تەکنیکە کامێرە یا بەردەم سینەما تەکنیکە ینی تەکنیکێکە کە ئەتوانێ لێرەیە ئەتوانێت سوود لە شانۆ وەربگرێ بۆیە من پێم وایە شانۆکارەکان کاچن ناو دنیای سینەماوە ئەگەر ئەو تەکنیکە تێبگەن لەوەی کە تەکنیکی سینەما جیاوازە لە شانۆ ئەتوانێت نەکتەری زۆر سەرکەوتوو بن ئەو ئەکتەرانە بن کە ڕۆڵێک ئەو ڕۆڵانە پێشکەشکەن کە لە بیریوەری خەڵکا بمێنێتەوە جیاواز لە ئەکتەرانی کە بەتەنها لە بواری سینەمان کە پێم وایە ڕووکەشترن واندنەکەن لە فیلمی سینەمایی ئالوودەیە کە خۆشحاڵانە تا ئێستا لە سینەماکانە نمایشەکرێ و یەکێ بووی لە ئەکتەرە دیارەکانی ئەو فیلمە بە خۆشحاڵیەوە تا چەند ئالوودە بووی بەم فیلمە و تا چەند ئالوودەی کردی و چی ئالوودەی کردی؟ ڕاستیە من زۆرە ترسام لە کارکردن لە بەردەم کامێرە ڕەنگە جەنابە داگاداریەوەبی کە زیاتر لە ناو دنیای شانۆیە کارم کردو بۆ ترسا گەڕایەوە کە من پێم وابوو هونەری سینەمای ئێمە هونەرێکی معریفی نییە ینی معریفی لە پشت نییە زیاتر زەوق و سەلیقەی تاکە کەسی و هەنێ دام و دەستگا بەهۆی هەنێ جار مەبەستی تایبەتی خۆیان فیلم بەرهەمێنن بەڵام ئالوودە بەری بوو لەبە ئالوودە هەم دەق سیناریۆ پێش هەموو شتێ سەرنجی ڕاکێشام و هەم ستافەکە و کەسانی کە لە ناو کارەکە بوونەوانش بوون هۆکاریەوەی و ترسم نەبێ و ئەخیر جار بڕیار بم کە بچمە بەردەم کامێرە بەڵام ئەوی کە ئالوودەیەبی لە فیلمات چییە ئەوەیە کە ئەم تەکنیکە ینی ئەم فێڵە یان ئەم پیشە یان سەنعەتە جۆرێک لە تەمەتوعی تایە کە لە شانوایە لە کاتی نمایشە ڕۆیە بەڵام ئەم تەمەتوعە من لە ناو دنیای تەسویرە دۆزیەوە یعنی چێژوەرگرتنم دۆزیەوە چۆن لە بەردەم کامێرا چێژوەر بگرم چۆن بتوانم دابڕێم لە دنیای دەوروبەرم بە خێرایی بچمە ناو ڕۆڵەکەمە و خێراژ لە ڕۆڵەکە بێمە دەرەوە کە لە شانوایوانیە کە دەست پێەکە ینی لە یەکەم ڕۆژی پرۆڤەوە خۆ دەزانی یەکتەرەکە تا ڕۆژێک کە نمایشەکە حتام جاری وایە تا دەیەم ڕۆژی نمایشیش هەر خەریکی ئالوودەبوونە بە کارکتەرەکە بەڵام لە سینەمایە ئەم ئالوودەبوونە ساتەوەختیە دیتە دەرەوە و دیسانەوە چی تۆ ناوی دیارە پێم وایە بێت ئەزمون زۆر کاریگەری هەیە لەوەیە کە چۆن بتوانین بازنانە بە خۆ دروست بکەیت بچیتە ناوی دیسان بیتەوە دەرەوە مامۆستا پێشڕە و لە سینەمایە ئەبینین یان لە شانۆیە لە هەردووکیان بەڵام عشقی من بۆ شانۆ شتێکە کە ژیانم لەگەڵ یا ئەڕواوە ئەتوانم بڵێم بەشێک لە ژیانم بۆ تەرخان کردووە ئێستش کە لەگەڵ تۆ قسا کە من خەریکی وەرگێڕانی بەشی سێەمی کۆبەرهەمەکانی ستانسلاوسکیم پێم وایە بێ وەکو مامۆستاژ لە پەیمانگای هونەرە جوانەکان هەر کاتێک کاچمەوە و دەستگایە کە هەمومان تەلەبایەتیمان لێەوە هێناوە یعنی عاشقانە کارەکەم و دنیای شانۆ دنیای عشقە بەڵام دنیای سینەما دنیای ڕۆتینێکە گەمەیەکە کە حەزەکەم هەنێ جار ئەزمموی بکەم مامۆستا گیان هیوای سەرکەوتنە بۆ خوازین سوپاس کە ئامادە بووی لەگەڵمانە.